ڕێوی ناوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە نەریتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان احتمامێکی تایبەتی پێدراوە لە سیاستی تازای یەکێتی نیشتیمانی کوردستان و هەر بە گوێرەی ئەو پەیڕەوی ناوخۆیە مەکتەبی ڕاگەاندن لە قۆناغی نوێدا ئەبێتە چەتری کۆکەرەوەی هەموو ئەو دامەزراوە میدیا جیاجانەی یەکێتی نیشتیمانی کوردستان یارمەتی و هاوکاریانەکە و تەمویلیان ئەکات و ئەمەش هەم فراوانبوونێکی ئەرکانی مەکتەبی ڕاگەاندنە و هەمیش ئازادبوونێکی زیاتری کەناڵەکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەگەیەنێت. ئێستا لەگەڵ بەڕێز لێپچاوی مەکتەب کاک شێخ لەتیف پرۆگرامێکی دانراوە کە نظامی داخلی کارەکانی مەکتەبی ڕاگەاندنەوێت لە قۆناغی داهاتوە چونکە هەر بە گوێرەی پەیرە و هەموو مەکتەبێک لە مەکتەبەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی سەرپشت کراوە کە نظامێک پەیڕەوێکی ناوخۆ و بەرنامەیەکی تایبەت بۆ خۆی دابنێ بە گوێرەی ئەو عنوانە سەرەکیانی لە تایتڵی بەشەکەی خۆیان لە نظامی داخلی یەکێتی نیشتیمانی کوردستان هاتووە. هەموو مەکتەبەکانیش ئەم حڕیەتیان ئەم سەلاحیەتیان دراوە پێ کە خۆیان ئیشەکانی خۆیان بە گوێرەی سروشتی کارەکانیان ڕێکخەنەوە. ئەم بە گوێرەی ئەم بەرنامە تازەی کە ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەری دەڕوا ناوەڕۆکی مەکتەبی ڕاگەاندنی یەکێتی گۆڕانکاریی بنەڕەتی بەسەرهاتێک کە ئەبێتە زیاتر بێت دەستگایەک بۆ هەماهەنگی لە چەند ئاستێکە بۆ هەماهەنگی لەگەڵ ئەو دامەزراوانەی کە ڕاستەخۆ مەکتەبی ڕاگەاندن سەرپەرشتێکە و کەناڵە ڕسمیەکانی خۆتان دەیزانن کوردستانی نوێ گەلی کوردستان پێکەوەی میدیا ڕادیۆ دەنگی گەلی کوردستان و ئەو کەناڵانەی کە ڕاستەخۆ سەرپەرشتیار لە مەکتەبی ڕاگەاندنەوە سەرپەرشتیارەکردن و ئەو دەستگایانەی دیکەش کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێویستیەکی ڕاگەاندن وەکو پێویستیەکی فەرهەنگی و سەقافیش هاوکاریانەکە و پشتیوانیان دەکات ئەوانش مەکتەبی ڕاگەاندن پەیوەندەکانی خۆی لەگەڵیان ڕێکەخا لەسەر ئەساسی پاراستنی سەربەخۆی ئیداری و کارکردنی خۆیان و لەسەر ئەساسی حتا پاراستنی سەربەخۆی سیاسیشیان چونکە دامەزراوەیەکن کە یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزراندون بۆ ئەرکەنەتەوەی نیشتیمانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزراون ڕاستەوخۆ کاری ئەرکی حەزبی ناگرنە ئەستووە. پەیامە گشتەکانی هێڵە گشتەکانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزایی نیشتیمانی لە قەزایی دیموکراسی لە قەزایی ئەوەی کە یەکێتی پێ ناسراوەتەوە وەکو ناسنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوان لە هێڵە گشتەکەیدا پشتیوان و هاوکاری سیاسی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بن و مەکتەبی ڕاگەاندنیش ئەبێتە هاوکارێکی ئەوان نابێتە دەستبەردە لە کاروبارەکانیان. ئەوە پەیوەندەکە نوعێکە لە پەیوەندی لە ڕاستیە کۆنفیدرالی و شتێک گەورەتر لە فیدرالیش ئەوان سەربەخۆی خۆیان هەیە لە ڕووی سیاسی لە ڕووی ئیدارەدان لە ڕووی بەرنامەی ئیشکردنەوە تەنیا مەکتەبی ڕاگەاندن ئاسانکاریان بۆ دەکات لە ڕووی گەیاندنی پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە هێڵە گشتەکەیدا و ئەگەر پێویستیان بە هاوکاری و ڕێنمایی هەبوو لەسەر داوای خۆیان مەکتەبی ڕاگەاندن ئەو هاوکاریان دەکات. بەشێکی تر لە کارەکانی مەکتەبی ڕاگەاندن ڕاستیەکەی دامەزراندنی هەندێک بەش دەبێت کە مەکتەبی ڕاگەاندن پێشتر نەیبوو کە بریتە لە بەشی نەخشەدانان بۆی پیلانی کورتمەودا و دوورمەودا و ناوەڕاستمەودا بۆ ڕاگەاندنەکان یەکێتی نیشتیمانی کوردستان دابنێ و ئەم بەشی نەخشەدانانە ساڵانە ئەو ئەرکەی کە مەکتەبی ڕاگەاندن ئەیکرد کە کۆنفرانسی ساڵانە بکە ئەم بەشە وەک بەشێکی گرنگ لە مەکتەبی ڕاگەاندن جێبەجێ دەکات و بەرنامەی ساڵانە ئەبێت کۆنفرانسی ساڵانە بێت کە هەموو ڕاگەاندنکارانی یەکێتی بەشداری تیاکەن و یعنی ئەبێتە چاوێکی تر بۆ کارەکانی ڕاگەاندن بۆ هەڵسەنگاندنی کارەکانی ڕاگەاندن. بەشێکی تر کە بریتە لە بەشی بەدواداچوون و توێژینەوە کە توێژینەوە لەسەر حاڵەتە جیاجەکانی ڕاگەاندنەکەن ئێخەنە بەردەست کەناڵەکان بۆی کاری لەسەرکەن و
بەدوادەتوێنی بۆ ئەو جێبەجێکرداناکە بۆ ئەوی بەردەوام کارەکانی ڕاگەاندن هەم سەربەخۆی کاری خۆیانن هەبێ هەم بەردەوام چانسی ئەپدێتکردنەوەیان هەبێ هەمیش لەژێر چاودێری وردی مەکتەبی ڕاگەاندنا بن بۆ ئەوەی ئەگەر کەم و کوڕێکە بێت هەر لە جێوە ڕاستکرێتەوە نەک بەجێوی هەرڕێکە ڕوودات و ئەوانە ئەم عێلاقە ئەم پەیوەندیە بەم شێوەیە خرێت پێم وایە ئەبێتە ئێمە دەرێکی باشی کەڕانەکان کە بتوانن سەربەخۆی کاری خۆیان بپارێزن بتوانن حیسیەتی شێوەی ئیشکردنی خۆیان بپارێزن و لە هەمان کاتا مەکتەبی ڕاگەاندنیش لە ڕێگەی یەکێتنیش مەکسن لە ڕێگەی مەکتەبی ڕاگەاندنەوە تەواصولیان لەگەڵ کە و بتوانێت حاجات و پێویستەکانیان هەنگاو بە هەنگاو بەجێبەجێ بکات. یەکێ لە بوارەکان تەوان زۆر گرنگە لایەنی مرۆییە لە کاری مەکتەبی ڕاگەاندن یعنی یەکێتنیش مەکتەب حزبی سۆشیال دیموکرات ئەرکی لەسەر شانە کە هەواڵەکانی خۆی پشتە و پەرداخکە لە ڕێی ژیان و گوزەرانەوە و ئەمەرکێکی نەقابیشە لە هەمان کاتا چونکە ڕاگەاندنکاران ینی وەکو پیشەگەری بۆی ڕاگەاندن حەقی خۆیانە ینی لە ژیانی خۆیان لە گوزەرانی خۆیان دڵنیا بن و ئەرکێکی هەواڵەتیشە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێگەی مەکتەبی ڕاگەاندنەوە چاوی لەم کەیسەش بێ و ئەمە لە ڕاستیە بەشێکشە لە پەرەپێدانی توانە مرۆییەکان ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروە یەکێتی نیشتیمانی کوردستان تەنیا ئەوە نییە بڵێن ئامێری تازە بکڕێەوە تەکنۆلۆژیای تازە بکڕێ بۆ کانالەکانی ڕاگەاندن ئەمە دیوە مادیەکەی پێداویستەکانە بەڵام پەرەپێدانی توانە مرۆییەکانی ڕاگەاندنکاری یەکێتی لە ڕووی هەم گوزەران و هەم لە ڕووی پەرەپێدانی توانەکانیشیان بەکردنەوەی خول بەکردنەوەی بە پەرەپێدانی توانای ڕاگەاندنکار کە بتوانێت لەگەڵ ئەو تەکنۆلۆژیانەوەی کە هەیە بە گوێرەی پەرسەندنی ئەو تەکنۆلۆژیاش توانای ڕاگەاندنکاری یەکێتی پەرەی پێ بدرێت یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی سۆشیال دیموکرات و کە باوەڕی بە ئازادی دیموکراسی و بە عەدالەتی کۆمەڵایەتی هەیە و وەکو حزبێکیش کە بەشێکی گرنگە لە بزنەوە ڕزگاری خوازی گەلی کوردستان شۆڕشێکی بەرپا کردووە کە شۆڕشێنەی گەلەکەمانە ینی لەگەڵ ئازادی دیموکراسیە دوانەیەک هەندێک جا ناکەنەوە تۆ ناتوانانی خەبات بۆ ڕزگاری بۆ ئازادی کوردستان بکەی ئەگەر ئازادی نەبێتە بەشێک لە مەفهومەکانی ناو حزبەکەی خۆشت و ناو کۆمەڵگەی خۆشت و ناو ڕاگەاندنەکەی خۆشت عێلاقی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەو بنچینەیە ڕێک دەخرێتەوە کە ئازادی زیاتر بدرێت بە کانالەکانی ڕاگەاندن و زیاتر لەوەی کە تا ئێستا لە مەرحەلەیەکانی پێشوە لە ڕاگەاندنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەچاو کراوە بەڵام بێگومان ئازادی دایمەن لای یەکێتی نیشتیمانی کوردستان ئازادیەکی بەرپرسیارەتیە کە بەرپرسیارەتی هەر خۆشە لە سەحافەیە دوو مەدرسە هەیە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی واتە بەرپرسیارەتی تەبێت ناو کۆمەڵگەدا کە کەناڵەکان ئەم بەرپرسیارەتی جێبەجێ بکەن و دیوێکی دیکەشەیە کە بەرپرسیارەتێکی ینی ئەوی کە پێ دەکرێت ڕاگەاندن بۆ ڕاگەاندنە یەکێتی نیشتیمانی کوردستان وا کار وا لە وەزیفەی ڕاگەاندن ناڕوانێت کە تەنیا مەسەلێکی بزنس بێت بزنس بۆ کای ڕاگەاندن زۆر گرنگە بەڵام لەوەش گرنگتر بەرپرسیارەتی کۆمەڵایەتی گرنگە کە هەم ئەوە بەرپرسیارەتیە ڕاگەاندنکارانی یەکێتی بێت جێبەجێکەن و هەمیش یەکێتی خۆشی کاری لەسەر بکە ڕاگەاندنی یەکێتی لە مەرحەلەی داهاتوو هەم ئازا و جەری و بەجەرگە بێ و هەمیش بەرپرسیارەتیە مامەڵاکە لەو شوێنەی کە بەرپرسیارەتی پێویستە بەرپرسیارەتی ممارەساکە لەو شوێنەی ئازایەتی و جورئەت پێویستە وەکو چۆن لە هەموو کادرێکی یەکێتی چاوەڕوانەکە لە هەموو ڕاگەاندنێکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەوە چاوەڕوانەکە ئەمە بەچی ئەکرێ بەبێ بەردەوام چەمک و مەفاهیمی نوێ و چەمکی مفاهیمی ڕەسەنی یەکێتی پێناسراوە پەرەی پێ بدرێ و بێنێتەکایەوە بۆ ئەوەی ڕاگەاندنکاری یەکێتی وەکو چۆن لە ڕووی ژیان و گوزەرانەوە پشتە پەرداغ دەکرێت لە ڕووی فکریشەوە پشتە پەرداغ بکرێتەوە. یەکێتی ئێستا هەر یەکێتیەکەی جارانە لەوەی کە یەکێتی نوێیە بەڵام 45 ساڵ تەمەنی یەکێتی نیشتیمانی کوردستان تێپەڕیوە کە یەکێتێکی جەناب ئیمام جەلالە بەکار لەسەرەوە بکەین یەکێتی نیشتیمانی کوردستان 45 ساڵی داهاتوو نەژی 450 ساڵی داهاتووش بژی بۆ ئەمە پێویستمان بۆیە چاومان
لە ئایندە بێ لاکردنەوەمان بە ڕابردوو تەنیا بۆ ئیلهام بەخشی ئیلهام وەرگرتن بێت و بۆ شانازی بێت نەک بۆ پەککەوتن و دانیشتن وەکو زانای مەمزۆر دەیوت بڵێن لەسەر چاپەگوڵی سەرکەوتن خەڵمان لێ بکەوێت نەخێرە بێت لەسەر چاپەگوڵی سەرکەوتن هیمەت وەربگرین بۆ ئەوەی ئایندەیەکی نیشمان بۆ یەکێتەکان و بۆ خەڵکی کوردستان بێت کە یەکێتی نیشمان لە خزمەتی ئەوەندایە.